ئێرە سلێمانیە تا دوێنێ بەرپرسانی ئەم شارە درژی هەژماری من بوون و پشتگیری مامۆستایان بوون بۆ بە بانکیکردنی موچەکانیان. بەڵام ئێستا ATM لە شارەکەدانرا و فەرمانبەرانیش فشاریان لەسرە بۆ پڕکردنەوەی فۆرمی هەژماری من. فەرمانبەران دەڵێن نازانن بۆچی دەسەڵات دەست لەو بابەتە هەڵناگرێت کە لەناو موچەخۆراندا هەژماری من بێزرا و لەلایەن حکومەتی ناوەندیشەوە ڕێپێدراو نییە. سەڵاتی سلێمانی ئێوێ هەژماری من بە زۆر بچەسپێنێ و هاوکارێکی زۆر باشە بۆ چەسپانی ئەو هەژمارە. لام سێرەکەیت بۆ نمونە دادگای فیدراڵی عێراق ئەو بابەتەی یەکلا کردوێتەوە، وەزارەتی دارایی عێراق ئەو بابەتەی یەکلا کردوێتەوە کە بە هیچ جۆرێک هەژماری من کاری پێ ناکرێت. ئەوە تا تازەترین لێدوانی وەزیری دارایی حکومەتی ماوە بەسەرچووی هەرێمی کوردستان ئەڵێت تەنانەت وەڵامی تەلەفۆنەکانیشمان نانوێ، ینی بانکێک ئامادەنیە وەڵامی تەلەفۆنەکانی وەزیرێکیش باتەوە. ینی لام سێرە ئەنجا لەم لاوە بینیت چینی موچەخۆر مامۆستا فەرمانبەر هەمووی تێکرا بە یەک دەنگ دژی هەژماری منن، هەژماری منیان ڕەت کردوێتەوە. ئەوە نەبێت کە موچەخۆران دژی سیستەمێکی پێشکەوتوو بن، بەڵام ئەو سیستەمە پڕە لە نادادی، پڕە لە ستەمکردن. ینی هەمووی لە پێم خۆش نییە بڵم هەژماری من، ئێستا من ناژڵم هەژماری ئەو، ئەڵم هەژماری ئەوان، چکە دیارە هیچەیە. لە سلێمانی و گەرمیان و بەشێک لە شارەکان ATM هەژمارەکە دانراوە و لە بەشێک لە فەرمانگەکان تیمەکانیان سەرقاڵی پڕکردنەوەی فۆرمەکان. لە کاتێکدا دادگای فیدراڵی 66 بانکی دیاری کردووە بۆ تەوتین یاخود بۆ بە بانکیکردنی موچە، بەڵام لە بەردەم مێزی ئەو کارمەندانی فۆرمەکە پڕدەکەنەوە تەنها ناوی ئەم هەژبانکە دەبیندرێت. فەرمانبەران دەڵێن ئەم ATMەی داناوە بارێکی سەپێنراوە و ئەوان هەژماری حکومەتی هەرێمیان ناوێت، بەڵکو سوورن لەسەر ئەوەی بە بانکیکردن لە ڕێگەی بانکەکانی حکومەتی ناوەندەوە بێت. پرۆسەیەکی زۆر سەقەتە، پرۆسەیە کە تەنها بەرژەوەندی چەند کەسێک و چەند کۆمپانیا و بانکێکی تایبەتی تایە. ئەگنا هەژماری من شتێکی بێزرا و وای لاتۆ بێزرا و بۆ لە ناو موچەخۆرانە، کەس ئارەزوی ئەم بوارە ناکات، ئەم هەژماری منە ناکات لەبەرەوەی کە ئەم حکومەتی هەرێمە متمانەی نییە. موچەخۆر متمانی بە حکومەتی هەرێم نەماوە، ترسیەوەی هەیە موچە و داهاتەکەی بچێتە دەستی ئەو، هەر کاتێ بێ دەستی بەسەرا بگرێ، هەر کاتێ بێ نەیاتێ، هەر کاتێ بێ ڕای گرێ. اینجاوەرە سەیری کە بزان میکانیزمەکەی چۆنە، ینی هەژماری من ئەتوانێت چۆن تەختی ئەم خەڵکە بکات. ئەوە تا ATMەکانی جارێگەی ئیژ ناکات، جارێگەیە جامە بێت ژمارەکەی هەر زۆر زۆر کەمە، یعنی چۆن ئەمە ئەکەن تەنها بەرژەوەندی چەند کەس و کۆمپانیایەکە. پێشتر پەرلەمانتارێکی کۆمەڵ ڕای گەیاندبوو هەر فەرمانبەرێک لەلایەن بەڕێوەبەراتیەکانیەوە هەڕەشەی موچەبڕینی لێ بکرێت بەهۆی پڕنەکردنەوەی فۆرمی هەژماری من دەتوانێت سکاڵا تۆمار بکات، چونکە پرۆسەی بە بانکیکردن تەواو ئارزومەندانەیە و پارتیوێکێتی بۆیان نییە هەر فەرمانبەرێک بە زۆر ناچار بکەن بانکە ئەهلیەکانی ئەوان هەڵبژێرێت. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.